لە کۆشکی بەغداد لە بەغدای پایتەختی عێراق بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق پێشوازی کرد لە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە کۆبوونەوەیەکی هاوبەشی هەردوو سەرۆکدا گفتوگۆیان کرد سەبارەت بە پەیوەندیەکانی نێوانیان و پرسەکانی کێشەی داعش و پەیوەندی بازرگانی و گرنگی ئێستای عێراق لە ناوچەکە. دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا زانیاری زیاتریان خستە ڕوو. نقول الانتصار كان كبيرا. بەخێرهاتنی هاوڕێ و خۆشویستمان سەرۆک ماکرۆن دەکەم کە لە بەغدا پێشوازیمان لێ کردو. باسی زۆر بابەتی هاوبەشمان کرد بۆ خزمەتی هەردوو وڵات و ناوچەکە. چانسێکی زۆر باشمان هەبوو دووپات لە پەیوەندی هاوبەشی هەردوو لا بکەینەوە. پەیوەندی نێوان عێراق و فەڕەنسا پەیوەندێکی دێرین و زۆر باش و چاومان لە باشترکردنی پەیوەندەکانمانە بۆ ئەوەی هاوبەشێکی استراتیژی دروست بکەین لە ڕێچالەکردنی ئەو ڕێکەوتنامانەی ئیمزاکراون. دەرفەتی ئەوم هەبوو ڕۆڵی فەڕەنسا لە ئاوکاریکردنی عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بەرز بنرخێن. ئەوەی لە عێراق ڕوویدا سەرکەوتنێکی گەورە بوو بەسەر تیرۆر و توندڕەوی. ئەو سەرکەوتنە بە قوربانیدانی عێراقیەکان و بە هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی و فەڕەنسا لەو چوارچێوەدا ڕۆڵی کارای هەبوو لەو سەرکەوتنە گەورەیەدا. هاوکات ئاستەنگی زۆر گەورەشمان لە بەردەمدا بۆ بنەبڕکردنی تیرۆر پێویستمان بە پاڵپشتنی کۆمەڵی نێودەوڵەتیە بۆ ئەوەی هێزە عێراقیەکان ڕاهێنانی زیاتریان پێ بکرێت. ئەمە شوا دەکات لە کاتی جیاواز هاوکاری یەکتر بکەین بەتایبەت لە ئاوادانکردنەوەی ناوچە ئازادکراوەکان و وشکردنی داهاتی تیرۆریزم. ئەوەم بۆ سەرۆک ماکرۆن ڕوون کردەوە کە عێراق دەیەوێت ڕۆڵی کاریگەر لە ناوچەکەدا بجارێت و پەیوەندی هاوسەنگی لەگەڵ وڵاتانی دراوسێی هەبێت. عێراق بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت و داواکارم لە سەرکردە عێراقیەکان بەتایبەت سێ سەرۆکاتیەکە ئەو قۆناغە ڕاگوزەرە بە باشی و هاوکاری یەکتر تێپەڕێن. عێراق دەبێت بە هەموو پێکاتەکانیەوە بەهێز بکرێت و فەڕەنسا لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر هەمیشە پشتیوانی عێراق دەکات و ئەرکی کۆمەڵی نێودەوڵەتیشە هاوکاری عێراق بکات. هەروەها سەرۆک کۆماری عێراقیش ڕۆڵێکی کاریگەری هەیە لە نێوەنگیری لە ناوچەکەدا. ئەوشێوەی بەرزی پلەی گەرمای بەغداد کۆبوونەوە سیاسیەکانیش ئەمڕۆ گەرم و گوڕتر بوو. سەرۆکی فەڕەنسا زنجیرەیەک دیدار و کۆبوونەوەی ئەنجامدا کە چاوەڕوان دەکرێت ئەم سەردانەی سەرۆکی فەڕەنسا بۆ عێراق ببێتە هەوێنی بەهێزبوونی پەیوەندیەکانی پاریس و بەغداد. ئەم سەردانەی سەرۆکی فەڕەنسا بۆ بەغدای پایتەختی عێراق گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە لە تەواوی زنجیرە دیدار و کۆبوونەوەکانیدا لە سەروەری خاکی عێراق کراوەتەوە. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.